لەبارەی هەڕەشەکانی ترامپ و هەڵوێستی لایەنە شیعەکان لەبارەی کاندیدبوونی مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕایت فەهمی دەکەم. سکرتێری لیژنەی ناوەندی حیزبی شێوەی عێراقا لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز ڕایت زۆر سوپاس کە ئامادەیت لەگەڵمان. شیعەکان سوورن لەسەر کاندیدکردنی مالیکی و ترامپیش هەڕەشە دەکات. لێکەوتەکانی ئەم ململانەیە چییە بێ؟ سەرەتا سڵاو لە جەنابەت لە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. ئێمە ئەمڕۆ لە بەردەم دۆخێکی نێودەوڵەتی داین کە لۆژیکی هێزە، هێز لای کێ بێت لۆژیکیش لە دەستەوە. ئەوەی پێوەستە بە عێراقیشەوە کەوتۆتە بەردەم کۆمەڵێک بڕیاری مەترسیدارە. ئەو بڕیارانەی کە کەوتونەتە بەردەمی تۆزێک لەگەڵ یەکتری دژبەرن. بەرمونە کاتێک بڕیارێک دەردەچێ ئەوەی پێی دەگوترێت چوارچێوەی هەماهەنگی یاخود حزب الشیعیە حاکمەکانی عێراق ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستە کەوتونەتە بەرامبەر بڕیارەکەش پەیوەندی بە داهاتووی عێراق و دۆخی عێراق و دۆخی سیاسی عێراق بەگشتیەوە هەیە، کاتە بڕیارەکە دەیە بڕیارێکی نیشتیمانی بێت. ینی پێت وایە لە نێوان هەڕەشەکەی ترامپ و تەحەداکەی مالیکی کامیان سەرکەوتووە بن؟ کەواتە من دەمەوێت ئەوە بڵێم خاڵی یەکەم، تۆ کاتێک لە چوارچێوەی هەماهەنگی بڕیارێک دەردەکەی، بڕیارەکە گەلی عێراق دەبێ باجەکەی بدە، بڕیارەکە ڕاستەوخۆ پەیوەندی بە گەلەوە هەیە، کەواتە بڕیارێکی نیشتیمانیە بەڵام کۆمەڵی کەس دەیدەن، نەک هەموو خەڵکی عێراق بیدا. ئەمە کێشەی یەکەم. کێشەی دووەم، ئەم دەسوەردانە جاری یەکەم نییە، بەڵام ئەم جارە بەڕوونی بە ئاشکرایی دەسوەردانەکە کرد. ئێمە دەزانین هەموو ئەو حکوومەتانەی لە عێراق پێکاتون لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەمووی بەڕێککەوتن بووە بە ئاراستنی هاوسەنگیەکی دیاریکرااو بوو و بە مبارەکەتێکی بابلم ئەمریکا و ئێران دەستیان لە بابەتەکەدا هەبوو. کەواتە ئەمڕۆ کە هاوسەنگەکان لە دنیادا تێکچوون کە هاوکێشەکان گۆڕاون، ئەو هاواهەنگەی لە نێوان ئەمریکا و ئێران هەبوو بووەتە ڕووبەڕووبوونەوەیە و ناوچەکە لە بەردەم شەڕ و جەنگدایە، لێکەوتەی خراپی لەسەر عێراق و ئێران دەبێ بە پلەیەکەم. ئەو بڕیارەی کە عێراق کەوتۆتە بەرامبەری لە ئەنجامی لێدوانەکەی دۆناڵد ترامپ کە گوتم دەسوەردانێکی ئاشکرا، ئێمە خستۆتە بەرامبەر پرسیارێکی دیکە جارەکە بەم شێوە ئاشکرایە دەسوەردان بکەن. کەواتە پێتان وایە چاوەڕێوە کرێ شیعەکان کاندیدی سەرۆکوەزیران بگۆڕن؟ من دەمەوێت ئاماژە بەوە بکەم هەموو هێزە عێراقیەکان هەمویان باش لەوە تێگەیشتون کە ئەم بڕیارە بڕیارێک نییە بەدەستی 12 کەس بێ و چارەنووسەکەشی چارەنووسی دەوڵەت بێ. ئەمە ڕێی تێناچێ بەڕاستی ئەم دژبەریە ڕێی تێناچێت. قەیرانێکی سیستمی پشکێنەی ڕون و ئاشکرا ئێستا دەبینین. تۆ کۆمەڵی کەست هەیە بڕیارێک دەدەن چارەنووسەکەشی چارەنووسی گەلێکە. زۆرینەی خەڵک تەنیا بینەرن، دەستیان لە بڕیارەکان نییە، هاوڵاتیان بەو شێوازەیان بەسەر هاتووە، بەرژەوەندی باڵا لە بەرچاو نەگیراوە. دەبێت خەڵک بەشداری لە بڕیاری نیشتیمانی بکەن. ئەمە پەیوەندی بە داهاتووی وڵات و خەڵکەوە هەیە. باشە هیچ لۆژیکێکی تێدایە تۆ بڕیارێک کۆمەڵێک حزب بیدەن ئەوانەی پێیان دەڵێن چوارچەوەی هەماهەنگی هاوسەنگی نێو عێراق ئەوان دیاری بکەن. ئێستا کە هەندێک حزب خۆیان بڕیاریان داوە هەندێکیان نەیان داوە، لە کاتێکدا مەترسیەکە لەسەر عێراقە، کەواتە هەر بڕیارێک لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە بدرێ لێککەوتەی زۆر مەترسیداری دەبێت، جا بە هەر ئاراستەیەک بێت. بۆیە پێویستە ئەو هێزە سیاسیانە بەدەم هێزەکانی دیکەوە بکرێنەوە، لەگەڵ هێزە عێراقیەکانی دیکە گفتوگۆ بکەن، جاچە ئەوانەی لە پەرلەمانن یاخود ئەوانەی نیشتیمانین. ئەمە پرسێکە پەیوەندی بە داهاتووی نیشتیمانەوە هەیە. چوارچێوەی هەماهەنگی هەڕەشەکەی ئەمریکا بەتایبەت دۆناڵد ترامپ بە هەند وەردەگرێت؟ من دەمەوێت ئەو پرسیارە لەوام بکەم، ئایا چوارچێوەی هەماهەنگی بۆ بڕیار لە داهاتووی وڵات بدە، بۆ هەر بڕیارێک پەیوەست بێ بە سەرۆکوەزیران یاخودنا، باشە گریمان بڕیارەکەیان دا، بەڵام ئایا چوارچێوەی هەماهەنگی دوای بڕیار
ئامادەیە باجەکەشی بدە ئامادەیە بەرپرسیارەتی بڕیارەکانی هەڵبگرێت چارچەوەی هەماهەنگی یاتیان هەموو عێراق ئەگەر گوێ بە هەڕەشەکانی ترامپ نێن چ مەترسیەکەیە لەسەر عێراق؟ خەڵک زۆر بەڕوونی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئێمە وەکو عێراق سیستەمی حکومڕانی ئەوەی هەمانە نەمانتوانیوە توانایەک بۆ خۆمان دەستەبەر بکەین کە عێراق بڕیارێکی نیشتیمانی سربەخۆی هەبێت نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی سیاسیەوە نەمانتوانیوە هیچ کام لەمانە بکەین ئێمە سەدان 90 تاکو ئێستاش ئابووری پشتمان بە نەوت بەستیوە نەوتەکەش دیارەکە باشە هۆکار چیانی تا ئێستا نەتوانراوە بڕیارە نیشتیمانیە بدرێت؟ بابەتەکە سەرکە تەنیا کە ئەم شتە نەکراوە یاخود کە مالیکی ناگۆڕن شتەکە لە شخصێک گەورەترە ئێستا خۆی دەبوایە عێراق وەڵامی ئەو داواکاریانە بداتەوە چونکە وایەن کردووە پێشتر بەشێک لەو داواکاریانەی کە هەن لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بەرژەوەندی عێراقدا بەنمونە کاتێک داوت لێ دەکەن تۆ دەبێت سنوورێک بۆ میلیشیاکان دابنێ ئەوانەی لە یاسا دەرچوون و لە دەرەوەی چوارچەوەی دەوڵەتدا ئێمە چەندین مانگ و ساڵە داوای ئەم شتە دەکەین کاتێک داوت لێ دەکەن کە بڕیاری نیشتیمانی بەدەست نێوخۆی عێراق بێ نابێ بەلایەنێکەوە پەیوەستبی ئەمەش لە بەرژەوەندی ئێمەیە کاتێک داوت لێ دەکەن زۆرێک لە چنینی نەتەوەیی هەبێ لە نێوان پێکاتەکانی عێراق ئەمەش لە بەرژەوەندی ئێمە کاتێک باس لە کێشەیەکی گەورە و مەترسیەک دەکەن کە ئێستا کەوتۆتە بەرامبەر عێراق لایەنێکی دیاریکراو وەکو چارچەوەی هەماهەنگی بڕیار دەدات بۆیە ئێمە لە بەردەم ئاڵنگاری مەزنداین ئێستا باشترین شت ئەوەیە ئاسۆیەکی نیشتیمانی بگرینە بەر چوارچەوەی هەماهەنگی بەتەنیا بڕیار بدا کارێکی باش نییە دەبێت لەگەڵ لایەنەکانی دیکە گفتوگۆ بکە هەر بڕیارێک بدرێ دەبێت بەو ئاراستەیەوێت کە عێراق لە کێشە و لە لێکەوتەی خراپی ناوچەکە بە دوور بگرێت هەر بڕیارێک بدرێ دەبێت ئەوە لە بەرچاو بگرێت کە عێراق لە سزا بە دوور بگرێت چونکە دۆخی عێراق تا بڵێ لاوازە بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە و لە هەمان کاتدا دەبێت پند وەربگرین بنیادی سیاسی عێراق سەر لەبەری ئێست بە کەڵکی ئەوە نایە کە ئێمە خۆمان لەو بابەتانە بدەین بۆیە گرنگە پند وەربگرین تا وڵات بخین زۆر سپاس بە ڕێز ڕایت فەهمی سکرتێری لیژنەی ناوەندی حیزبی شێوەی عێراق سپاس دەکەم